ئەو کەیسانی ئێمە کە لە 2019 لە دادگاکانە ئەوەی مدەوەر کە ساڵانی پێشتر مابوو 55 کەیس بوو ئەوەی ئیحالەش کرایە لە 2019 75 کەیس بە هەمویان کردی 130 کەیس لەو 130 کەیسە کە ئەوەی محکوم کرایە 41 کەیس محکوم کرایە و ئەوانەی ئازاد کراون 34ن ئەوانە کە حەسم کراون ئەگەر دەکاتن تۆتەڵی حەسمەکان 75 و ژمارەی تەمیزکراوەکان ئەوەی تەمیزمان کردەوە کە بڕیارەکانی دادگای کەتن و تاوان 20 بڕیارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لێر کۆنا هەر بۆ بەرچاوڕوونیتان هاتیرە بە شێوازێکی تکە دامەڕشتە ئەوانەی محکوم کرایە ئەوانەی ئازاد کرایە و ئەوانەی تەمیز کراونەتەوە بەجێرەی پلە و پۆست لە وەزیری ڕابگرە هەتا وەکو کابراایکی کاسب ئەوە هەمووی بەس بەژمارە ئەمە سوکان گوتمان زووتر بە شتێک بدەین دەستگا ڕاگەاندنەکان دواتر ئەوە ناوەکانیشیان بەناوەوە دەدرێتە پەرلەمانی دوای ئەوەی کە درا پەرلەمانی لە پەرلەمان ئەوانەی بنبڕ کراون یعنی گەیشتە قۆناغی کۆتایی هەیە چکە تەمیزکردنەوە مایە ئەوەی تەمیزکردنەوەی مایە بە عروف دەدەینە پەرلەمانیش ئەوەی بنبڕش کرایە بە ناوی ئیسمی سولاسی دەیدێنێ پەرلەمانی و